لا یەکەمین یاریەکانی قۆناغی چوارگۆشەی زێڕینی خولی پلەیەکی کوردستان شەقڵاوە میوانداری سەی سادقی کرد. لانیوە یەکەم ئاستی هەردوویانە لە یەکۆ نزیک بوو، بەردەوام هێرشەکانیان ئاڵ و گۆڕ دەکرد. لە خولەکی 21 جەوهەر نەجم بە لێدانێک لە دووری گۆڵەوە توانی گۆڕانکاری بەسەر ئەنجامەکە بێنێت و گۆڵ یەکەم بۆ شەقڵاوە تۆمار کرد. سەی سادق لە هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکە بوو، بەڵام سەرتیب حەبیب وەک پۆڵا لە بەردەم سەرجەم هێرشەکان بوو. لانیوەی دووەم یاریەکە سەی سادق کۆنتڕۆڵی تۆپی زیاتر بوو، شەقڵاوەش بە هێرشە هەڵگەڕاوەکان مەترسیدارتر بوو. لە خولەکی 53 شەقڵاوە زۆر نزیک بوو لە زیادکردنی جیاوازیەکە، بەڵام هەرێم حوسێن دەرفەتەکەی بە ئاسانی لێدەستدا. لە خولەکی 84 سەی سادق ئەنجامەکەی هاوسەنگ کردەوە لە ڕێگای فەرمان سادق. سەی سادق خەریک بوو گۆڵی دووەمیش تۆمار بکات، بەڵام سەرکەوتوو نەبوو. یاریەکە با گۆڵێک بۆ هەر لایەکیان و بە یەکسانی بە کۆتا هات. بۆی هەڵی فەردی خۆمانەوە گۆڵێکمان لە تۆمار کرد، بەڵام لە گێمی دووەمە بە تەواوی 45 خولەکەکە تو هەم لە یاریگامان کۆنتڕۆڵ کردبوو، وە فشارێکی زۆریشمان کرد، مان توانی گۆڵی براوەش تۆمار کردین، بەڵام بەداخەوە شانزیاوەرمان نەبوو. خاڵێکیش خراپ نییە لە ناو یاریگای شەقڵاوە، یاریگاکەی خۆیان بوو، بۆ ئێمە تۆزە ئەستەمتر بوو. ئێمە دوای مادیبوونیەکی زۆر کە بە تەواوی خۆمان بۆ یاری ئامادە کردبووە، پلان و تاکتیکی مدەڕیمان زۆر بە جوانی پێشکەش کردبوو، بەڵام خۆتان دیارەکەتان دیت کە لە شەوتی دووەم ڕکێفی ئێمە هاتە خوارەوە، ئەمەش بۆی ئەوەی دووسێ لاعیبمان موساب بوو، ئەویش شوێنێکی ئاساس بوو کە لە ناوەڕاستی یاریان دەکرد. بەمەنجامە هەردوویانە بوونە خاوەنی تاکە خاڵێک لە دەستپێکی قۆناغی چوارگۆشەی زێڕینی خولی پلەیەکی کوردستان. ڕۆژی چوارشەمەش لە دووەم یاری خۆیان شەقڵاوە دەبێتە میوانی کۆیە و سەی سادقیش میوانداری ئاڵتون کوپری دەکات. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام شەقڵاوە.